بەناوی خوای بەخشندەی میهرەبان، حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. برایانی ئەزیز و خۆشەویستم، بە پێویستم زانی هەندێک ڕوونکردنەوە لەسەر کاتەکانی نوێژ بدەم، ئینشاءالله بەوەی هەموو مسلمانان ئیسفادەی لێ بکەن. خۆشەویستەکانم، لە شریعەتی پیرۆزی ئیسلامە بۆمان ڕوون کراوەتەوە کە پێنج فەرزەی نوێژەکان کاتیان بۆ دیاری کراوە. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا، يعني هەموو نوێژێک کاتێکی دیاریکراوی هەیە. لەو کاتەوە نوێژەکە ئیتر ئەتوانی بیکەی، يعني کاتی سەرەتای کاتەکە بۆ کۆتایی کاتەکەش دیاری کراوە کە ئیتر لە دوای ئەوان ناتوانی ئەو نوێژە لە کاتی خۆیان ئەنجام بدەیت. لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، جبریل عليه السلام هاتووە کاتەکانی نوێژی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کردووە، سەرەتای کاتەکانی نوێژ و کۆتایی کاتەکانی نوێژ. جا لەو ئەحادیثانەوە کە لەو بارەوە هاتوون، زانایانمان ئەوەیان ڕوون کردوتەوە کە نوێژەکان کاتەکانیان بەم شێوەیە. طبعا لە نوێژی نیوەڕۆشەوە دەستی پێەکە. نوێژی نیوەڕۆ زانایانمان فەرموویانە سەرەتای نوێژی نیمەڕۆ دوای ئەوەیە کە خۆر لە ناوڕاستی ئاسمان لا ئەدا، یعنی دوای ئەوەی کە زەوال ئەبێ، یعنی سێبەری خۆر کە پێشا کاتێ خۆر لە خۆر هەڵاتەوە هەڵدێ، طبعا بەرەولای ڕۆژ ئاوا سێبەرێکی مالانی هەیە، بەرەبەرە کاتێکە خۆرەکە بەرزە بێتەوە سێبەرەکەش کەم ئەبێتەوە حتا حەدێک کە ئەگاتە خۆر ئەگاتە ناوڕاستی ئاسمان، لەو شوێنانەی کە منتەقەی ئیستیوائین، ناوچەی ئیستیوائین، ئیتر خۆرەکە کە گەشتە ناوڕاستی ئاسمان هەر شتێکەدای ئەنەی سێبەری نامێنێ. لەو ناوچانەش کە وەکو ناوچەکانی خۆمان کە لامانداوە لە خەتی ئیستیوا، ئاخر حەد کاتێ خۆر ئەگاتە ناوڕاست ئاسمان، ئیتر سێبەری هەر شتێکەدای ئەنەی ئیتر ئاخر حەدێتی. بۆ نمونە کە شتێک دایانەی، بۆ نمونە مترێک بەرز بێ، کاتێ خۆر ئەگاتە ناوڕاستی ئاسمان لەوانەیە 10 سانتیمێک سێبەر، 5 سانتیمێک تا 10 سانتیمێک سێبەر بمێنێ. دوای ئەوە ئیتر کە خۆر لار ئەبێتەوە بەم دیوە، یعنی لە ناوڕاست ئاسمان لا ئەدا و بەرەولای ڕۆژ ئاواوە ئەڕوا، خۆر ئاواوە ئەڕوا، ئیتر بەرەبەرە ئەو سێبەرە زیادەکە، ئەو سێبەرەی کە مابوو کۆتایی نهایەتەکەی لە منتەقە ئیستیوایەکانیش کە تر سێبەر نامێنێ، ئیتر بەرەبەرە سێبەرەکە زیاد ئەکا. ئەو لادانە و کە سێبەرەکە زیادەکە، ئیتر ئەوە نوێژی نیوەڕۆ دەست پێەکە. نوێژی نیوەڕۆ بەو شێوە دەستی پێکات حتا وەکو سێبەری هەر شتێک بە ئەندازەی خۆی پێ ئەبێتەوە لە منتەقە ئیستیوائەکان و لەو منتەقانیشی کە ئیستیوائی نین وەکو وڵاتی خۆمان، یعنی ئەوەندەی خۆی و ئەوەندەی خۆی سێبەرەکە زیادەکە و جگە لەو سێبەرەی کە مابوو لە کاتی ئیستیوایە. ئیتر ئەوە بەو شێوە نوێژی نیوەڕۆ کۆتایی پێدێ و نوێژی عەسر دەست پێ ئەکات. نوێژی عەسر بەردەوامە حتا وەکو خۆر ئاوا ئەبێ، حتا وەکو قورسی خۆر ئەچێتە خوارەوە، دیار نامێنێ. طبعا لەو شوێنانەی کە دیار نامێنێ، لەو شوێنەی کە بەرزایی بەردەمی خۆری نەگرتووە، یعنی لە ئاستی بەحر کە ئەچێتە خوارەوە، لە ئاستی سەحرا کە ئەچێتە خوارەوە، ئیتر ئەلەو کاتە نوێژی مەغریب دەستی پێکە. خۆ لە ناوچەیەک وەکو دەربەنی خان کە شاخەکان بەرزە، نابێت ئەوە حساب کەی بڵێ لە ئاستی شاخەکان ئەڕواتە خوارەوە، نا، ئەبێ ئاستی زەوی حسابی بۆ بکرێ. بۆیە لە ناوچەی دەربەنی خان ئەبێت تەقدیر بکرێ، بزانم لەو شوێنانەی کە جگە، یعنی لەو دیوی ئەو شاخانەوە کە زەویەکە تەختە، لە چی کاتێکا خۆر ئاوا ئەبێ ئەوەی شەکرێتە قیاس بۆ دەربەندی خان و بۆ شوێنێک وەکو دەربەندی خان کە شاخی بەرز بەردەمی خۆرەکەی گرت بێ. ئیتر کە خۆر ئاوا بوو، حتا وەکو سوورایی خۆر ئەمێنێ، حتا وەکو سوورایی خۆر ئەمێنێ، نوێژی مەغریب ئەمێنێ. لە هەندی ڕیوایەتیشا بە ئەندازەی ئەوەی کە بانگ ئەدرێ و قامەت ئەکرێ و کەسێک دەستنوێژ ئەگرێ و جلوبەرگ عورەتی خۆی دائەپۆشێ بۆ نوێژ، و ئەندازەی ئەوەی دوو ڕکاتی نوێژی مەغریب، سێ ڕکاتی نوێژی مەغریب لە کەسێکی متەوەسط
کە نوێژەکە ئەنجامدا لەگەڵ 2 ڕکات نوێژی سنت ئەڵێن یعنی ئەوەندەیە، بەڵام ئەوەی کە ڕاز بێ و بەڵگەی صحیحی لەسرە ئەوەی تریانە کە هەتا سوورایی خۆر بمێنێ نوێژی مەغریب ئەمێنێ. زۆر ئەبێ ئاگادار بین لە هەندێک شوێن خەڵکانێک بە نەزانینەوە لە خۆیان و ئەڵێن ئەوە خۆر ئاوا بوو بەڵام حسابی بەرزایەکانیان نەکردووە، حسابی لەناو شارەکانە حسابێکی مەزبوطی کۆشک و تەلارەکانیان نەکردووە کە بەردەمی خۆر ئەگرێ. بۆیە ئەوش ئەبێت لەوێشە ئەبێت ئاگاداریمان هەبێ. هەروەها ئەگەر کەسێک لەسەر بەرزاییەک بێ خۆی لە بەرزاییە بێ ئەویش حساب نییە، چونکە لای ئەویش خۆر درەنگ ئاوا بێ. بۆیە ئەبێ ئەو شوێنە کە ئەکرێ بە قیاس شوێنێکی تەخت بێ هیچ بەرزایی و نزمایی تیانە بێ. بۆ نمونە لەسەر بەحر یان لە سەحرایەکە، سەحرایەکی تەخت جا ئەمڕۆ ئەوانەی کە تووشی هەڵابن زۆربەی جار مراعاتی ئەمە ناکەن، لەمە شارەزاییان نییە. جا لە دوای ئەوەی سوورایی خۆر نەما کە تقریبا 45 دقیقە لە دوای خۆر ئاوابوون نوێژی عیشا دەستی پێەکە. ئیتر کاتی نوێژی عیشایە، کاتی نوێژی عیشا دەستی پێەکە. ئێستا لای خۆمان بۆ دو ئاخرێ بانگ دو ئاخرێ سعات و چارەکێ سعات و 20 دقیقە ئەوە بۆ ئەوەیە کە خەڵک لە بینی مەغریب و عیشا خەڵکە ڕات و نانەخوا ئەوانە بۆی بگەنە نوێژی عیشایە. ئەگینا خۆی لە ڕاستیا خۆر چووە خوارەوە بە سوورایی خۆر نەما لە دوای خۆر ئاوابوون ئیتر تەواو ئەوە نوێژی عیشا دەستی پێەکە. دوای ئەوە کە نوێژی عیشا دەستی پێکرد خۆشەویستەکانم هەتاوەکو دووکوتی شەوار، ئیتر لە هەر کاتێکا شەوار دوکتەکەی بەپێ ئەو کاتە دیاری ئەکرێ. یعنی ئێستا تقریبا سعاتی 11 دوکوتی شەوارە، لە هەندێک کات 12 لە هەند ئیتر حسب ئەو کاتە لە نوێژی مەغریبەوە حتا نوێژی بەیانی ئەو کاتە حساب ئەکرێ و دابەشی 2 ئەکرێ و ئەخرێتە سێر نوێژی مەغریب ئیتر دەرەکەوێ کەی دوکوتی شەوارە. کە دوکوتی شەوار تێپەڕی کرد ئیتر لای هەندێک لە عولەما نوێژی عیشا نامێنێ، لای هەندێک عولەمای شەکو ئیمامی شافعی نوێژی عیشا ئەمێنێ تاوەکو بەیانی، تاوەکو نوێژی بەیانی. نوێژی بەیانی کەی دەستی پێەکە؟ ئەوە گرنگە خۆشەویستەکانم، زۆر گرنگە ئەم بابەتە ئەلەیرەیە گوێی لێ بگرین، زۆر گرنگە. نوێژی عیشا خۆشەویستەکانم لە فەجری صادقەوە دەستی پێەکە. ئێمە 2 فەجرمان هەیە بەیانیان، 2 فەجرمان هەیە، فەجری صادق و فەجری کاذب. یعنی فەجرێک کە پێ ئەوترێ فەجرێکی درۆینە کە هێشتا فەجر نەبووە و فەجرێکی تریش پێ ئەوترێ فەجری ڕاستەقینە. فەجری درۆینە طبعا خۆشەویستەکانم خۆر کاتێک کە دێت هەڵبێ پێش ئەوەی هەڵبێت تیشکی زۆر بەقەوەتە هێواش تیشکەکەی پێش خۆی دەرەچێ، پێش خۆی تیشکەکانی هێواش علامات و نیشانەکانی دەرەکەوێت. جا تقریبا نزیکەی 2 سعات دەدەقەکەم یان ئەتوانم بڵێم لە 2 سعاتەوە تا 2 سعات دەدەقەکەمێک تا تۆزێ زیاتر کەمتر تیشکێکی خۆر دەرئەچێ ئاوا لە شێوەی نیوە تۆپی، نیوە تۆپێک یعنی نیوە کوڕەوی. ئەو تیشکەیە خۆشەویستەکانم زۆر حەسینە، یعنی بە ئاسانی نابینرێ ئیلا لەو شوێنانەی کە زۆر تاریکن و ڕووناکی زاڵ نییە لە ناو شار و ئەو شوێنانە نابینرێن و هەروەها لە شوێنانەی کە شاخاوین و ئەو شوێنانەی کە بەرزاییتە لەوێش باش وازح نییە. بۆیە ئەبێ لە سەحرایە یان لەسەر بەحر لەسەر دەریا ئەیبینیت کەوا تیشکێکی نیوە تۆپی یعنی نیوە کوڕەوی، نیوەی تۆپ تیشکێک ئاوا هەڵدێت بەرەو ئاسمان ئەڕوا و حاڵ دیارە ئەوە پێی ئەوترێ فەجری کاذب. هەڵهاتنی ئەوە فەجری کاذبە و لە شریعەتی پیرۆزی ئیسلامە بانگی یەکەم لەو کاتە ئەدرێ، ئەو بانگەی کە ئەدرێ تایە ئەوترێ الصلاة خير من النوم. مەبەست لەو بانگە ئەوەیە کە ئەوانەی کە ئەیانەوێت پارشێو بکەن هەڵستن با پارشێوەکانیان بکەن، چونکە کاتی فەجری صادق نزیکەوە بۆتەوە، کاتی بانگی بەیانی نزیک بۆتەوە و ئەوانشی کە شەو نوێژی ئەکەن بۆ ئەوەی فریای خۆیان بکەون ئیتر زوو ویترەکەیان بکەن، چونکە ئیتر کات نزیکەوە بۆتەوە بۆ ئەوەی کاتی نوێژی بەیانی نزیک بۆتەوە یا بانگی بەیانی ڕاستەقینە نزیک بۆتەوە. لە زمان پێغەمبەر صلی الله علیه و سلم بلال لە کاتی فەجری کاذبە بانگێکێدا و لە کاتی دوای ئەوە تقریبا بە نیو سعاتی، یعنی تۆ بڵێ لە 20 دقیقە تا نیو سعاتی بە قەدەری ئێستا ئیتر ئەو تیشکی خۆرەکە پێشاوەکو نیوە تۆپێک بوو بەرە ئاوا لەت ئەبێت وە هێواش ئەبێ بە تیرەیەک بەسەر سەطحی بەحرا یان بەسەر بیابانە، یعنی ئەو شوێنانەی کە بەرزیت یانیە خێتێک دروستەکە کە پێوترێ خەیت الئەبیەض کە جای ئەبێتەوە لەگەڵ خەیت الئەسوەدا کە ئیشەوە
خيط الأبيض وخيط الأسود. خيط الأبيض لقل خيط أسود فرقي هي جاء بيته أول لو كاتبي أو تري فجري صادق أو بتري فجري صادق يعني تقريبا ساعات ونيميك زانياني بيشين أمان دياري كردوه وعلماء زور جختيان لسري كردوه جمهوري علماء لسر أمان تقريبا ساعات ونيميك يعني لهندي كاتي صالة أقوريت 5 دقيقة سر 5 دقيقة كمتر احتمالية ل 5 دقيقة ياشتيك لو دورة وكو هنديك لزانيان وكو شيخ بن باز وكو ملكي تو تر وكو صالح الحيدان لعلماء السعودية تأكيد لسروا كان وبيشايش علماء زور جختيان لسر كردوه زوريني زوري علماء كلنا وطول بينج لسروا رأيا وايا تقريبا نزيكي ساعات ونيمك بيشي خورهلاتن يعني وكوتم لهندي كاتي صالة فرقكا لهندي كاتي صالة فرقكا لساعات ونيمك كمتر احتمالية بيسو بينج دقة ساعاتك بيسو بينج دقة احتمالية يعني هل لو دقانة تانية لو زياترني وكو شيخ بن باز لفتوايك أي فرمي أو فجر صادقة دركوية أو فجر صادقة أو يك أخوي تعالى لقرآني بيروزة أفرمي وكلوا واشربوا يعني فجري كاذب واتان بينك واز خواردن بين أواني وابهارشي وكان وأياني الرجو بقرن أفرمي بخون حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر أويا جان دي كسوا زاني الله دنيا وانا الروناق بيته تاوكو تيري سبيو تيري الرش ليك جابك ريته صحابيك لكاتي في غمر وايكر صلى الله عليه وسلم بيغمري خوا فرموي او النية او باسي شو در يعني تاريكي شو روناكي فجرك نك اوكا تيريك دركي بويا اوكا اتا حسابك الدنيا هر شوا وزورش يعني دنيا تاريكه بس تنها او تيري ابين ري ايش لحموش انا كان ابين ري وكو دوبارم كردو لشوني صحراويه لسر دريا كان زوربي جار ابين ريت جاء اگر او بين ري ترباني بياني دوم ادري كاسب ام بانگي لاي خومان كچوكي ما بانگي كم نادري لاي خومان اما بانگي دوما كادري او بانگا حتى صلاه الخير من النوم مشي تياني او بانگا والله ملبروي اما بانگي كم نادن او صلاه الخير من النوم هنا انت بانگي دوهم يتر دواي او نيوجي بياني دروس بيكي يتر كاتي نيوجي بيانيه وفي غمري خواش صلى الله عليه وسلم هندي تشاوراني كردوه يعني تقريبا مقدارك تشاوراني كردوه دواي او نيوجي انجام داوا خوي دور كات سنتي كردوه لمال ماوتوا دسي خصوته جيرسري هنديك راك شاوله مالا امجا حتى او كاتيك خلق دين بو مزقود اما دين يوجبن وامجا نيوجان دا ابست وفي غمري خوا صلى الله عليه وسلم كاتي نيوجي بياني اكرد دريجي كرد يعني برو تماشاك نيوجكاني في غمري خوا صلى الله عليه وسلم سوره انسان وسوره جمعه ونيوجكاني دريج بو يعني في غمري خوا صلى الله عليه وسلم جاء او نيوجاني في غمري خوا صلى الله عليه وسلم لزكي بزقيكي خياندوه نزيكي بابلين شارك تابي زقيكش في غمري خوا صلى الله عليه وسلم شاوراني كردوه جاري واش بو ولا بزدقيش زاتر بو نيوجي بياني في غمري خوا صلى الله عليه وسلم شوك اخوي تعالى القراني بيروزا فرمي وقران الفجر ان قران الفجر كان مشهودا يعني الين علماء او نيوجي بيانيه قراني نيوجي بيانيه بويا في غمري خوا صلى الله عليه وسلم جرينجيبا او زور داوا نيوجي بيانياني دريش كردو توا لقل او شا دايك عائشه وكل حديثي صحيحي بخاري هاتوا دايك عائشه فرمي افرتان لقل في غمرها صلى الله عليه وسلم امادين نيوجي بياني ابون خواني باش ابيچا ولقل في غمرها نيوجي بيانيان اكد وكاتي درچون لمزقوت يعني كسكسي نعناسي ونعناس رانا او افرتانا بهوي او كدنيا تاريخ بو بهوي او كدنيا تاريخ بو يعني في غمري خاص الله وسلم رغم عن اوي تشاورواني كي باشي كردوها بوي خلبي ابو مزقوت ونيوجي كي تشاكي كردوها بقراني كي دريجوا لقل اوي شاك درچون لمزقوت دنيا تاريخ بو خلقي ناسيتوا يعني اما زور گرنگه ما اگامان ليبي كوابو تشاوروانكي بانگي بياني بو نيوجي بياني زور نبوه يعني بيجي وكل يخمان لانيشون 10 دقيقه لانديشون نيم ساعه او نبوه وبانكش لكاتي فجري صادق اواب وكاتي تاريخ بو حتى او ما ويا كان زكاي تشل 5 دقيقه بردوه دواي بانكش يعني اونا لبانگي بياني وحتى نيوجت اواب تشل تا 5 دقيقه خياندوه لقل اويشا كدرچون لمزقوت يشتان كسكسينا ناسيته ولا تاريخيه من الغلس وكدايك عائشه فرمي خايل الرازي به كوابو يعني يشتان تاريخ بوه بلام يسلاي خومان يعني للراسيه كم ترخمي اكل لم بابته شاورانك زياد لحدا وحتى بانكش لكاتي خويا نادري لهندي شونا لكاتي خويا نادري بالراسي زور تاخير ادريت يعني وكو يسل هندي شونشا
خەریکە یعنی باس ئەوە ئەکرێت کە زیاتر و یعنی دابەزێنرێتە خوارەوە بەڕاستی کاتەکە ئەو بینەیشە ئەبێ ئەوەندە بێ یعنی چەندێ نوێژەکەش درێژ بێت یعنی ئەبێ نوێژەکەش درێژ بێ و چاوەڕوانیەکەیش و نوێژەکە دوای ئەوەش دەرەچی ئەبێ دنیا تاریک بێ واللهی من لە مزگەوت زۆر جار دەرەچم حەر تەنها زکرەکانم دوای نوێژەکە ئەخوێنم هەندێک جار بە تایبەتی بەیانیانی جمعە کە دەرسمە دوای ئەوە زکرەکان مەخێنم و دەرەچم سەیرەکەم دنیا تەواو ڕۆشن نابۆتەوە ئەمە یعنی ئەمە چاوەڕوانیەکەشمان یعنی لە سەر تەقویمە کۆنەکان وەکوولان دەشونە کە چاوەڕوانەکە یعنی بانگەکەش زووتر بووە جا هەندێک شوێن ئەڵێن کاکە بانگەکە بکرێ بە سعاتێک و 10 دقە یان سعاتێک و 8 دقە یعنی بانگی بەیانی ئیتر تۆ بێ سعاتێک و 8 دقە دانە و 20 دقە 25 دقە چاوەڕێ بکە و یعنی سعاتێک و 8 دقە دانە بوون یعنی مەسەن بانگ بدەی پێشی خۆر دەرچوون تۆ 20-25 دقە چاوەڕێ بکە و دوای 20-25 دقەکە ئەمجا نوێژێکی درێژ وەکو پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم کە 40 دقەیە 20 دقەیە على الأقل لەگەڵ ئەو 20 دقەکەی ترە ئەوش بێژین على الأقل چاوەڕێنەکە 20 دقە بێ ئەکات 40 دقە یعنی چەندێک ئەمێنێ بۆ خۆر هەڵهاتن یعنی ئەگەر زکرەکانت بخوێنی بە جوانی زکری نوێژەکە و زکری بەیانیانەکە دەرەچی لە مزگەوت سەیرەکەی خۆر هەڵهاتێ لا حول ولا قوة إلا بالله بالتأكيد أما سنتي في غمرنية صلى الله عليه وسلم وأودى بزاندني زياد لحدا بالتأكيد لسر سنتي في غمرنية صلى الله عليه وسلم وأو قياس الليلة ملاحظية كي زور قرنقا أو بريزاني كألين ساعات يكو مثلا هجد قدان ريا هندي جار لو بينانا يعني تر لايك ما كي وكو يسلم كاتانا ساعات وجد قيان دانا أول لسر زاوية أو حساباتنا أوان كبو بو فجر لسر زاوية ئەو زاویە کە زۆرینەی مسلمانان لەسەرین زۆرینەی مسلمانان لە عالەمە لەسەر زاویەی 19 لەسەر گۆشەی 19 بە دوای فەجر ئەگەڕێن بەڵام هەندێک وڵاتی خۆمان وەکو عێراق و ئەمانە گۆشەی 18یان داناوە بەڵام لە هینێکی ئەمریکیە کە ئەڵێ فەجر لەسەر گۆشەی 15 ئەگەر لەسەر گۆشەی 15 حسابی بۆ بکەی ڕاستە ئەوەی ئەوانەی لێن ڕاستە بەڵام ئەوە طبعا مخالفی ئەوەیە کە زۆربەی زانایانی ئیسلام زۆربەی زانایانی ئیسلامی لەسرە کە ئەبێ حسابەکە لەسەر گۆشەی 18 بێ لەسەر گۆشەی 18 بێ و هەندێکی زۆریش لە زانایان کاتوانم بڵێم زۆرینن لەسەر گۆشەی 19 حسابی بۆکەن وەکو لە میسر و لە زۆرێک لە وڵاتانە وایە جا هیوادارم هەموو لایەک ئیسفادەیان لەم قسانەی منە کردبێ ئەگەر چی تۆزێک درێژە بەڵام پێویستەکە ئەم ڕوونکردنەوە بدرێ بۆ ئەوەی ئێمە بتوانین عیبادەتەکانمان لە شوێنی خۆیان بێ ئەگەر چی نوێژەکانمان ئێمە ئەگەر تۆزێکیش دوا بکەوێ ئەگەر چی مخالفەی سنەتی پێغەمبەرە بەس نوێژەکەمان دروستە بەڵام بەیانی ڕەمەزانە و ئەی بۆ ڕەمەزان چی بکەین ئەی بۆ ڕەمەزان چی بکەین خۆشەویستەکانم بۆ ڕەمەزان یعنی چی ئەتێت هینمان بۆکا بۆ مەسەلەی ڕەمەزان دوایی زۆرینەی خەڵک ڕۆژەکانیان نادروست دەرەچی ئەگەر فەجر دەرچوو بێت و ئێمە نانمان بخوارد بێ یعنی خەتەرە بەڕاستی ئەم بابەتە بۆیە ئەبێ ئاگامان لێ بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته.